چەند حالەتێک بوو یەک لە دوایەک ڕوویدا بۆ هۆکاری ئەوەی کە تا ڕادێک وان نیشان بدرێ یاخدووە لە دەستگا ڕاگەیاندەکان بڵاو بکرێتەوە کە شاری هەولێر ئارام نییە بە پێچەوانەوە شاری هەولێر ئارامە. ئەو لیژنەیە سەرەتا مەبەست و ئامانجمان ئەوەیە کە چەک لە ناوشار داماڕین بە هەموو شێوەیەک هاتنی شەڕی داعش و هاتنی ئەو هەموو پارچە چەکە بۆ ناوشار بۆ هێزەکانی پێشمەرگەی لە بەرەکانی جەنگ یان کۆمەڵە خەڵک بە ناوی خۆبەخش پەیدا بوو هەموو ئەوانە هۆکار بوون بۆ ئەوەی جارێکتر پارتی ئەو پارتچەکانە جارێکتر بە شێوەیەکی ئێزگار بەربڵاو و بێتەوە ناوشار لە هەموو دنیا بازاری چەکەیە لە هەموو دنیا لە ئەمریکا لە فەڕەنسا لە هەموو وڵاتانی ئەوروپاش من خۆم هەموو بازاری چەکانم دیتە وڵات بەبێ بازاری چەک نابێت چونچینێ ئەگەر ئەو بازاری چەکەی بۆ دانێنێ و تهدیدی نەکەی و کۆمەڵێک ڕێساوی یاسای بۆ دانێنێ کە ئێستا دانراوە وای لێدێن لە جادە و کۆڵانەکان و بازارەکان مامەلە بە چەک فرۆشتن دەکرێت ئێستا مۆدیلیشتر پێ بۆ لە ڕێگای فەیسبوک چەک دەکرێت و دەفرۆشرێ لێبوردنی گشتی شۆکارێکی سەرەکی بوو بۆ زیادبوونی تاوانەکان شەرنیە لە هەولێر لە دۆک ماوەیەک پێشتا 5 کەس لەسەر زەوی کوژرا لە ماوەیەک بەر لە ئێستا لە سلێمانی 9 کەس تەنها لە یەک شوێن کوژرا و بریندار هەبوو ئەوش لەسەر کێشەی زەوی دوێنێ زابتێک و حیمایەکەی لە سلێمانی کوژرا فترێک پێشتا لە گەڕەشی تومەلیک 2 گەز کوژران یعنی ئەوە کە ئەوە هەیە بەس هەولێر نییە هەولێرە سلێمانیە شار و شارستانی دۆکە کەرکووکە لە هەموو ئەو شوێنانە کە چەک زیاد دەبێت بە تاکید ئەوەش دەبێتەوەی زیادبوونی تاوان لە ماوەیەکی کەم 560 کەس ئازاد کراوە بەر لێبوردنی گشتی کەتیە کە فقەرەکێ لە لێبوردنی گشتەکە دەڵێ سولحی عەشایری بکە و 2000 ئازاد بە ئەوە بڕیارەی زۆر هەڵە بوو هیوادارم جارێشتر ئەو بڕیارە دووبارە نەبێتەوە ئەو ڕێگە نەدرێت جارشکە بە هیچ شێوەیەک لێبوردنی گشتی بکرێتن لەبەرەوەی لە بەرژەوەندی هیچ کەسێکدانە ئەوانەی تاوان دەکەن ئەوانەی خەڵک دەکوژن ئەوانەی دزی دەکەن دەبی ئیجراعاتیان لەگە بکرێ و لە بەندیخانەکان ببینێن و بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێ ئەوانە جارشتر ئازاد بکرێت. ئێستا سێچار ڕووداوی کوشتنی پێشترمانە ئێستا لە سلێمانی داڵدە دراون من داوا لێرەوە داوا لە هەواڵانم برادەرانم لە پۆلیس سلێمانی ئاسایشی سلێمانی دەستگا ئەمنیەکانی تری ناو سلێمانی بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن ئەوانە داڵدە بدرێن لە لای کەسانێک لە سلێمانی ئێوە بڕیاری یاداشی دەستگی کردمان بۆ ڕەوانە کردوون هیوادارم ئەوانە جێبەجێ بکرێ و هەموو کەسێک تاوان بکات دەژیر بکرێ ئەوجا ئەو کەسەیە پێگەی سەربازی هەبی پێگەی حزبی هەبی پێگەی عەژایری هەبی بە سوپاسەوە ئەو چەند ڕۆژەش ئەوانیش هاوکارمان بوون و لەگەڵمان هاتوونەتە سەخت بە هیچ شێوەیەک ئامادەنینە هیچ تاوانبارێک داڵدە بدەن ئەوەی تاوانبار داڵدەدا خۆشی وەکو ئەو دەبێتە تاوانبار و ئیجراعاتی بەرامبەر دەکەن.